سڵاتان لێبێت بینەرانی زاری کرمانجی لە نێو گۆشتفرۆشانی سنتەری قەزانیاوەندی سۆرانم و دیارە بەشێکی زۆر لە پارێزەکانی هەرێمی کوردستان نرخی گۆشت ڕووی لە بەرزبوونەوە کردووە و کاریگەری بەرزبوونەوەی نرخی گۆشت سوای کردووە خواست لەسەر گۆشت کەم بێتەوە و بە دیاریکراویش لە سنتەری قەزانیاوەندی سۆران ئەوەی دەبیندرێت لە نێو گۆشتفرۆشان سستیەکی زۆر بە بازاری گۆشتفرۆشانەوە دەبیندرێت بۆ چوونی بەشێک لە فرۆشیاران وەرەگرم بە دیاریکراوی فرۆشیارێکم لەگەڵا خاوەنی کاکفەتاح سڵاوت لێبێت و ئەو کاتە باش گۆشت لە ئێستادا بە چەندە لە بازار ئێستا بۆی ساعتێ گۆشت لێرە بازارێ کیلوە گۆشتی پێسکەوە ئەمە ئیگۆلکی بە 15,000 فرۆشین بە هێزکەوە وەکو نەرمە بحەفدا چون دەبی 2000 هەر فەرق بگە هێزکی ئەو جاج پارە خۆ ناینتەوە چون کیلوە گۆشتە ئێلعان مەسە زیندە قەپان 47 و نیوە 47 دینار و نیوە زیندە قەپان یعنی ئەگەر تو حساب گەیک بۆ پێشە مە 15 و 14 دا یعنی 15 و 16 دا بوونکە هەر گۆلکی 200,000 زیاتر دەزارە دێکە ئەرێ وڵە ینی ماڵی مەش هەمووی حسارە منتیقەیە ئەوەیە مەسەلەن ئیدارە سەربخوا سۆرانە هەتا لە هەولێرە زیاتر نییە جێدینە هەستا مەسەل لای سلێمانیەش بۆیرە کە بێت تقریبا مەمنوعە سەیتەرای زە نادەن بێ هەنووزان بۆی لادیە گۆشتی حیوانش یەک کاڕشتیوەتەوەکی من زانی هەتا 18 چتن کاور گیسکیش بە 16 عینی نەخۆ ئەم گۆلێک وەکو گۆلکی کۆماڵی گۆلکی کوردی بە هێزکەوە 15,000 نەرمە 17,000 لە ئێستادا یعنی هەر کیلۆیەک نرخی چەند بەرز بۆتەوە باوە نزیکە بینەوە لە مانگی ڕەمەزانش پێشبینیەکرێ نرخی گۆشت بگاتە چه ئاستێک بە خودای جا مانگە ڕەمەزانیشە بڕێکەوە تقریبا 15 ڕۆژێکێنمانە معلوم خواستە عالەمی زیاتر ساو ماڵە ئەو نرخی احتمالە زیاتر بیتن چون نییە پێیان نابی ئەگەر نە بازار یعنی ماڵ ئەگەر پێیابی کەس حەز گرانی ناگە گران بی وڵا حاڵم فەقیرە بەس ئەوەیە ناچاریە ئەرێوە ئەو گۆشتێکە ئەو ئاژەڵانێکە لە ئیدارە سەربەخۆ سۆرانۆک ئاماژت پێدا لە وڵاتانی دراوسێش ئاژەڵ دێت یاخود تەنها ئی خۆماڵی و هەرێمی کوردستان بەخوای نەمزانیە وەکو ماڵێ ئەگەر بێتیش دابەستە نییە ئەگەر ماڵێ ئەوی سەرعیە بۆ دابەست دەبێتن ئەوش زۆر کمی نییە بێت وارد ناوی خارج بی بەس وارد ناوی زۆر زەحمەت پێیان نییە پێیان نابی کاریگەری نەکردوتە سەر بازار لە ئێستادا هاوڵاتیان ڕوو لە کڕینی گۆشتی سۆرەکەن بەهۆی بەرزبوونەوەی زیاتری نرخەکە لە ئێستادا بە خودای بازار وەکو پێشانیە نەوڵ هەر بازار زعیفە عالم زۆر خۆ ئەویسە نییە بکردبیل باجاتی گۆشتی گۆلکی حیوانە عالم فەقیرە مەجبورە چی مریشکی بکڕی ئەو باشترە بە میوانشی باید مەجبورە بچی گۆشتی گۆلکی بینێ هەر بە هەر حاڵ عالمیش وەکو پێویست معاشش وەختی خۆدا نایەتە دانێ عالمیش فەقیرە بە هەر حاڵ شتێگەت دەستی مەزانیە شەگەل هەموو جێکی زیاد بەگەران بە قیمەتا گۆشتە ئێستا 47 و نیوە زیندە قەپان ئەگە حساب گەتگە پێشە تقریبا 1000 دینار سەری کیلۆی هاتیە سەرێ سڵاوتان لێبێت بینەرانی زاری کرمانجی لە ناو مریشک فرۆشانم لە سنتەری قەزانیاوەندی سۆران وا دیارە نزیک هەفتەیە کە نرخی گۆشتی سپی لە بازاردا ڕوو لە بەرزبوونەوە کردووە بە دیاریکراوی نرخی 1 کیلۆی گۆشتی سپی لە بازاردا لە ماوەیەک هەفتەدا بڕی 1000 دینار ڕووی لە بەرزبوونەوە کردوێتەوە و کاریگەری کردوتە سەر فرۆشیارانی مریشک و هاوکات بەشێکی زۆر لە بازاری مریشک فرۆشانش سستی پێوە دیارە بۆ چوونی مریشک فرۆشێک وەردەگرم لەبارەی هۆکاری بەرزبوونەوە نرخی مریشک کاک سەفین مریشک فرۆش میوانی منە سڵاوت لێبێتەوە کاتت باش دروست هەفتەیەکە نرخی مریشک ڕووی لە بەرزبوونەوە کردووە هۆکاری بەرزبوونەوەی نرخی مریشک بۆچی دەگەڕێتەوە هۆکارەکەی کەمبوونی مریشکە لە قاعەکە لە قاع مریشک نەخۆشە بێ کەمە بێ لەوازینەکان کەمی داانێنەوە کە داشێنێنەوە بەشی بازار ناکە کە بەشی نەک ڕاستەخۆر سعرەکەی گرانە بێ پێش ئێستا چیلۆ بە 2 بێستا نزیکەی 4,000 چیلۆین زیاد لە بەرزبوون ئەم نرخە نزیک دەبینەوە لە وەرزی هاوین بە دیاریکراوی و مانگی ڕەمەزانیش بەسەردادێت پێشبی نەکرێت بۆ مانگی ڕەمەزان بە دیاریکراوی نرخی گۆشت بۆ چەند بڕوە تقریبا پاس ڕۆژی ماوە بۆ مانجی ڕەمەزان لێستا عالێن بە 4,000 احتیمال ئەو کاتی بگاتە 4 تا 5,000 بڕوە ئەوەی دەبیندرێت لای مریشک فرۆشان جیا لە مریشکی دەوازین مریشکی خۆماڵیشەیە
لە ڕووی نرخەوە لە ڕووی پڕفرۆشترینەوە کامیان خواستی زیاتری لەسرە زیاتر مریشی سپیە بەڵام ئێستا کەویش گرانە کوردیەکە سەرعتر ئەڕوان بەعکمی ئەوەی تقریبا سعلیان وەکو یەک لێ دێ کوردیەکەش وڵا ڕەنگە ئەویش گرانترە بێ چونکە سپیەکە گرانە گۆشت گرانە گۆشتی ئەیوان بێگومان کوردیەکەش گرانترە بێ بڵێ بەشێکی زۆر لە بازارەوە کەەوەی دەبیندرێت سستی بازارە پێشبینیەکرێت بە بەرزبوونەوە زیاتری نرخی گۆشت کاریگەری بکاتە سەر لاوازبوونی زیاتری بازاری مریشک بێگومان هۆکارەکەی گرانبوونەکە بە کاریگەری لەسەر بازارە بێ ئێستا بۆ نمونە پێشتر 100 مریشکە ڕۆی ڕۆژێ ئێستا دە مریشک 15 مریشک زیاتر ناڕوە بەعکمی ئەوەی گرانەکە گران بێ خەڵک ناتوانێت بکڕێ هۆکارەکە ئەمەیە دەست خۆش بێ بەڵێ ئەوەی گوێبیستی بوون قسەی مریشک فرۆشێک بوو لە سنتەری قەزای ناوەندی سۆران ئاماژێ بەوەدا پێشبینیە کرێت بۆ هاتنی ڕەمەزان نرخی مریشک بۆ هەر کیلۆیەک ببێت بە 5,000 دینار و ئەوە ئاماژەشی بەوەشدا لە ئێستادا نرخی 1 کیلۆ مریشک بۆ نزیک 4,000 دینار بەرز بۆتەوە ئاماژە بەوەشدا بەهۆی نەخۆشبوونی مریشکەکان لە کێلگە پەلەوەریەکان وای کردەوە کە خاوەن کێلگەکان دووبارە پەلەوەر بەرهەم نهێنێن ئەمەش کاریگەری دەکاتە سەر بازار و سستێکی زۆر بە بازاری گەشت فرۆشانەوە دەبیندرێت لە سنتەری قەزای ناوەندی سۆران بڵێ